خزار رحمة لقوري يا ربي خدا بوحني خوتي لقلبكي زي مكاني بهجبي سيوتين صار الربق فيك وابوي ببي اول روزك ليك عازبي ببي اول مشكلة ما مكي تبيني روزك لروزان ليم لا لوت نبو لوتي خوار نكر ببون ونبون فيهم رازي يا ربي حلمي قردمت عذابي زي مكان بهجبي بنو خزار بإصراحة بنو هيت خمد نبي والله دبي شورو صغار دب كانوا كاسبي بخمنهم أو من دارنا أو من دون قسطانيان هبي هاي خزار رويشتي لو خذ صراحتك رزقالي تقول خم خفتي دنياي أمن البتاني بزيج لو خم خفتان هاي خزار بريا فيك هو بمرد باينا لو خمو خفتي بتاني نما بامو بريها مرقم بيش مرقت كدبا حرمي هاي قتنا بزاني تنياي او اندنا خوشا بخواي كرت غاسي قوتيا بياو بجنيتين دبي بندارج بداتشي واي خزارة قد ساوى كدلا من دبو دد زاني تن بيزا وربوي مو بيزا وقم هاي تن ساوم بو من دارانا دكوي بري فرخة شيشكنو داتشان نسهيراني هرف الريا خزار كون فيلت كردم خزار هاي مردن تو خلشي بزر دكي دوستو احبابان ليك دكي ما عنده نبي ما مجيد هاي خوز رسل دفر مدايشة ما عندي نبي عفو منك يا ربي ما مجيد تاوكان بقربان كل براكان جاند لخوت تال كردوا استراحات لقلب خود بالريوة أما شون وأبي أو بيت الدنيا دبي بس يش بيلا بقربان نزانم وسط رسول آمة بالله بلان إتلوينا خوش دنيا ياك العزيزة شو خوش يستشق لي بن إكل تاوكان بقربان بارد بقضاء قدر إخوانيا استغفر الله باورم فيه هي وشكرم لسها مو مصيبتك باشا ما مزيد جان تو ما دام ضلي شكري خوادكمو بارشد بقضاء قدر إخواها باشا تو من چەند ساڵە تۆ ئەبینم هەموو پێنجشەمانی دیتە ئێرانە هەر لە سبێنەوە تا ئێوارە تو لێرە ئەبی بیری لەو ماڵ منداڵی خۆت بکەوە ئەگە زگشت بە خۆت ناسێ زگت بەو ماڵ منداڵە بستوێ ڕەسوول ناحەقت ناگرم ئەوەی بەسەر من هاتیە بەسەر تو نەهاتیە تووشی موسیبەتان نەبووی ڕەسوول ئای مەزید ئەگەر من بەڵام موسیبەتم بەسەردا نهاتبێ چ بەڵام موسیبەتی بەسەر هاتووە معنای وایە کەس بەڵام موسیبەتی بەسەرە ناتووە دەباشە با پرسیارێکت لێ بکەم مەزید هەرم ڕەسوول چەند ساڵە سەردانی ئەم گۆڕستانەکەی واللهی لەوەتی خەزارم لێرە شانی چەند ساڵە منە ناسی مەزید واللهی لەوەتی ڕێم کردتە سەر ئەو قەبز من 10 ساڵە لێرە ژیانە بەمە سەر شەو و ڕۆژ عەدی لۆ باس نەکردێ بکوو نەبزان مامەزی جان لێ گەڕا خۆت خەم و خەفەتت گەلێک کەم نییە تا خەم و خەفەتی من شەڵگی لێ گەڕا
ئێ باشە باش وەچی ئاخە بە شەو قەبرستان دەزانیت چ بەسامە بە من نالێ کوی ئیدارە دەکەی کو دەحەوێەوە لە ناوە مردیانە مامەجید جان من ئەگەر ماڵ و منداڵم لێرە بحەوێنەوە لێرە ئیدارە بکەن شەو ڕۆژ لێرە بەرنە سەر من چۆن خۆم لێرە ئیدارە ناکەم و شەو ڕۆژ لێرە ژیان نابمە سەر چە مار و مندار بەڵێ مامەجید جان ئەو خانیە دەبینی لەوبەر ئەوە ماڵ و منداڵی منی تێدایە ئێ باشە ڕەسوول بە من نارێ ئەتو کو دردێ ئەو مار و منداڵی لەو چۆلێوانە و لەو قەبرستانی بەختی بکەی مامەجید جان لە شار کرێی چەندە خانوو واللهی لە 500 دیناری کەمتر هەر نییە ئەوە بێزگەلەوەی 5-6 مانگ ساڵێک دەبی پێشینی کرێ هیچکەواتە ئەو کرێ بە من نادرێ و هەر قەبرستانەکە بۆ من باشترە چانیە بێکرێ هاوکە ڕەسوول ئەتو فەرقت چێ لەگە ئەو مردیانە ها بە من نارێ باشە نەمود مامەجید جان با باسی خەمی خۆمت بۆ نەکەم بزانە خەمی من شتەڵ گرت وا بڕوا دەبیتە مامە خەما ئەو زە چێ هەیە خەمبار نەبی و خەمی نەخوا ڕەسوول چێ هەیە هەناسەکی بە ئیسراحەتی بدا بە من نارێ دەورەمەندەکەشە هەر بێزارە خوایتی قاچاقچێکی بەدەستکەوی و سەر هەڵگری و بڕوە واتە بێ مامەجید جان ئەم وەزعەش کۆتایی پێدێ و دنیا بۆ کەس نامێنێ ئەم قەبرستانە دیوە فەقیر و هەژار دەوڵەمەند و پاشا وەزیر و مەسوول هەمووی جێگایان ئێرێ هەرێ وەڵڵە خۆرمان بسن مامەجید جان ئەم خاکەناسەی دەستم سۆن بۆ هەژار قەبری هەڵکەندووە وڕواتە بێ ئەهەش بۆ مەسوول قەبری هەڵکەندووە بەخوای ڕەسوول چاک دەزانم هەموو جێگامان ئێرەیە هەمووی دەبی بێنە ئێرە ئەی باشە مامەجید جان مادام تۆ ئەزانی هەممان دەبێ بگەڕێنەوە ئێرە باشە خەم لە چی ئەخۆی ئەی ماڵت خراپ نەبێ بۆ خوای بچینە ئەو پەڕی ئاسمانش هەر دەبێ بگەڕێنەوە نا ئەم گۆڕە ڕاست بەڵام مامەجید جان من خەمێک لە دڵمایە خەمی چ ڕەسوول خەمەکەمەوەی مامەجید جان ئەترسم کە مردم لەسەر خاک و لە گۆڕستانی خۆم نەمشارنەوە مەقسەدت کەرکووکە بەرە وەڵڵا مامەجید جان 100 ساڵی ترش لێرە بژیم هەر ساوم لە گەڕەکەکە و لە شارەکەی خۆم باشە ڕەسوول لە کەرکووچێ لە چ گەڕەکەت بژیان ئێ مامەجید ماڵمان لە ڕەحیماوە بوو بەێ خانێکی زۆر خۆشمانە بوو حەدیقەیەکی تیا بوو پڕی لە گوڵ و ڕێحام بوو ئێواران کە لە ئیش ئەهاتمەوە ئیسراحەتێکم تیا بکردایە هەموو دنیا ئێهێنا باشە ڕەسوول دەریان کردیوە نییە ئەرێ وەڵڵا مامەجید جان دەریان کردی یانیانێکان کۆمەڵێک چەکدار لۆریان بە قاپیەوە ناو تیانیا بەرەو جنوب یا بەرەو کوردستان یا ڕەبی خوای ئەو قەدرێ قبوڵ نەکەی یا ڕەبی خوای هەری نەگری باشە دی چت کردەوە ڕەسوول هەرچەند دەوتم ئەو خانیە هی منە بەێ کەرکوو جێگای باو باپیرمە بۆ چۆ دەرمەکەن بۆ چۆ بچم سفادەی نەبوو کاتێکە زابتەکە قۆناغەت فەنگی کەدا بەناو دەممە پڕنەوە دەمم لە خوێن بوو کەوتمە سەر عەرزەکە ماڵ و منداڵ بە گریان و بە شیوەن کەوتنە سەرم کاتێکم خەبەرم بۆوە منداڵ بە دەورما دەنووزێتەوە بەڵام ئیسفادەی نەبوو ڕێخانەکەت چوو کاتێککە تەمەشام کرد لۆری لەبەر دەرگای ماڕ ڕاوەستاوە لا حول ولا ماڵەکەیان بار کردەوەتیان یاڵڵا بڕۆ باشە و بێدینە و بێ زەمیرەیان هینا لە جێک و قەت زەمیر و وجدانی نەبوو نێگۆکو بێمە ئەو ماڵ منداڵە هەڵخێنم بخۆم بێمە ئێرە زەمیری چی مامەدی زەمیری چی وجدانی چی کەسێکە دینی نەبێ لە خوا نەترسێ زەمیر و وجدانی لە شۆ بوو
کابرا بۆ نایەتە ناوی خانێکی بەلاشی دەستکەوتووە 10,000 دینارشی ئەسلی دراوەتیە خوا هەری نەگری لە شەریکەی نەوتی کەرکووکدایان بەزراندووە و دەماسێژی بێرێ خۆ کردووە و ڕۆژ بە ڕۆژ هەتا ئێوارە بە ماڵی کووردا ئەگەڕێ و ماڵی کووردە فرۆشیە کاکەوە دەکەن شەڵە بە ماڵی کوردەکە کەس داوێرێ فزدە بکە لا حول ولا قوة إلا بالله هذه چت کردەوە هاتێ ئێرەوە نییە بەڵێ هاتمە ئێرە محەممەدی پێم یاود هەم بەرەو جنوب تا بەرەو کوردستان نوشتم بەرەو کوردستان کوردستانم پێ باشترە لە جنوب باشە ڕەسوول ئەدی بەم برێ لێرە چیان لۆ کردی هیچیان لۆ نەکردی محەممەدی زۆریان لۆ کردین ئەی نابینی لە ناو قەبرستانە چۆن ژیان دەبەینە سەر محەممەدی تەتا بایعەکەم دەرهێنا چ ژانە سەریشیان پێدای سەرباری ئەو وەزعە ناخۆش و دەربەدەری و ماڵوێرانکردنا پێمان ئەڵێن تێنتی و لە شەخسیەتماندا ئەبەزێنن یا ڕەبی خوددایە ئەوەی زولمی لە خەرچی دەکا ئەوەی مار و منداری خەرچی لەسەر شار و حار و ماری خۆی هەر دەفڕێنی یا ڕەبی تەختی وەرجێڕی تەفرت و نایکەی ئامین یا ڕەب ئامین یا ڕەب العالەمین بەڵام محەممەدی جان خوش دەفەرمێ لە تو حرەکەت لە من بەرەکەت باشە ڕەسوول بە من نارێ ئەمە چمان پێ دەکرێت دەتەوێت چ بکەنیا محەممەدی جان کوچمان پێ دەکرێت ئەکرد ئێمە لە ناو یەکدا تەبابین و یەک بگرین دڵی دوژمن خۆش نەکەین و دڵی دۆست نەشکێنین زۆر شتمان پێ دەکرێت محەممەدی ڕاز دەکەی ڕەسوول کورد گەرە ئازایە و بە جەرگە بەران خۆخۆرە بەخوا ڕاز دەکەی محەممەدی بەخوا خۆخۆرە محەممەدی جان کاتەکەی درەنگە و زۆرش قسە ناکرد ئێستا ئەو ماڵ و منداڵە چاوەڕێی تۆ دەکات ناوەڵە وردە دەبا بڕینەوە بەرەو لای ماڵەوە ئەرێ وەڵڵە بە ناشکری نەبی لە من زیاتر چیان هەیە سەبوریان پێ بێ با بڕۆین یا ئەڵڵە والله الرسول خوا عفوت كاتو هندت خفت دامي هما خم خفت خم لبيك أري والله والله محەممەدی ئەم دنیای ئاوای هاتووە هەموو کەسێ خەمێکی هەیە ئەم دنیاە وا گۆڕاوە کەس ئاگای لە دەرکەس نەماوە ڕاز دەکەی ڕەسوول والله کەس بێ خەم نییە والله کەتینە زەمانەکی ڕەسوول هەر بابا هەر کەس بەوای خۆی کەتیە و خەمی دەردی خۆتی و لۆ غەمی خۆی غارەدا ڕەحمەت لە بابت محەممەدی ڕەحمەت لە بابت واللهی چۆنی دڵی ئاوایە باش دەبی ئینشەڵڵا باش دەبی ئەرێ حاجی ها پیرۆز چ دەرێ دەرم قسە لەگەڵ کۆچەری کرد قسەی چ قسەی ئەوەی کە چناربەینەکە لێمان لال و تۆڕمان ناداتێ وڵڵاهی پیرۆز قسەم لەبێ کرد و باشم تێگەیە ئەی کۆرە بم کۆچەر چی نەبوت مشەوەژ مەبە پیرۆز لەسەر خۆ پێم بوت وەم نەکرد تێک بچی آخر حاجی دەزانی کۆچەر چەندی ئەمە خۆش دەوێ دەترسێم خۆی لە چناری تۆڕەکە نا پیرۆز نا ئەمن کۆسەرم وا پەروەردە نەکردیە کۆسەر بەحرە بەحر بە هەزار قسەی وا شێر و ناویتن تێگەیشتی یا ڕەبی کوڕم خوا لە پەنای خۆت بگری بریا بە بریای خوای بایە خوا کوڕچیشی دابایە ئەو پیرۆز ناشکرم مەبە کوڕ و چیش هەردووک هەر خوا دایتی ئەلحەمدولە وان شێشی جوانە هەیە بینشکە گاگۆری دەکەەوە بەسەر پێ دەکەویتن خوا کەریمە لە کوڕشت هەر خوا بکە هەر سەلامەت بن ئینشەڵڵا تووشی هیچ نەخۆشەکی نەبن ئەلحەمدولله
آخر حاجی دەزانی داک چەندی پێخۆشە نۆبەرەی کوڕبی لەبەر قسە قسەرۆکی خەرچی پیرۆز خەرت چ دەرێ با برێ والله وبالله کە منە ئەو چیزەی کۆسەری لە دەرجی خۆم خۆشم دەوێت ئەمن فەرق نابێت چیژی کوڕی هەر ناکەم دەزانی دەزانم حاجی لۆ نازانم هەموو دەمێ ئەو چیژەت لە باوەشەیە هەندەت خۆش دەوێ یا ڕبی کوڕم خوا هێلانت لێ تێک نەدا ئامین یا ڕبی ئامین لەگە ئومەتی محەممەدی بەس پیرۆز ئەم یەک ڕزەمە تو هەیە دەزانی دەبرێ حاجی ڕجای چی پیرۆز ڕزایەکەم ئەوەیە بە قسەی چناری هەر نەچی ئەگەر قسەچی کرد یان لێوی لێ خوار کردیوە یان تووڕە بوو هەر وەکو زارم بە چیژی خۆی حساب بکە هەر لە بە خاتری من لە بە خاتری من تێگەیشتی ئەیە ڕۆ حاجە عوسمان خۆ من دارۆکردنی مەدەم دەمانەی لەبەر بکەم خۆ ئاگای لێیە هەندی کۆچەری خۆش دەوێت کسێ پیرۆز ئەمن دەزانم مەسەلەی بووک و خەسوو لە قەدیم وان هەیە دەسێ دەکەم ئەو قسەشی بکەوە ئەتوو قسەشی بکە و لێک گیرت بن و وەزعەکەمان تێ بچی ئای دەزانی حاجی ئەتوو لە لای من تەئمین بە هیچ وەختە چ حسابی بووک و خەسوم لۆ نەکردیە خۆ ئاگای لێیە هەر بە چیژی خۆم دانایە خوا کەریمە پیرۆز بزانی کۆسەت چی لەگە باز دەکات دوایمان معلوم دەبی دەزانی دەزانی حاجی ئەتوو هەندە فکری لێ مەکەوە هەندە مەلاقی لێ مەخۆ چێ دەرێت چنار نەخۆش نییە بێتاقەت نییە خۆشم وەکو پیاوی نییە هەزار دار ڕووی تێدەکات ئەوەن دەژوێت پیرۆز تاکیدی لێ بکەوە بزانە ئەگەر نەخۆشە هێوارێ لەگە کۆسەری نییە بی بە دکتۆرێکی باش و باشە حاجی ئەم دوای خۆم قسەی لەگەر دەکەم حاجە عوسمان پێت کۆ بە کۆچەری برێن پێ 6 ڕۆژان ئیزنی داتەوە مارێ بابی کەسی ئەم پێم خۆشە بستەوە ماری داچی بە زۆرچی دەستەوە ماری داچی ژیان خان تیختیخەی دەخات لە دژیمە هەزار ئالۆی لە بجێ دەخێت ئای دەزانم حاجی ئەوە دە 12 جاران ئەمە بچینە ماری ئەو بێزی نابێتە مارێمە کە دێتە مارێمەش دوو قسەشمان لەگەر ناکات کسێ پیرۆز هەر لە بەخاتی ئازادی جوانەمەرگ تەحملی دەبی لەگەر بکەین بەس والله وبالله لە بەخاتی خدی برام نەبی ئەمن ئەو ئیش و پارەمانە هەموو تەسیم دەکەمەوە پێنج دەقەیشی لەگەر ناکەم والله حاجی وابزانم ژیان ئەو هاتێ دەگا ئەمە ڕاست و چەپکەوتینە ناو پارە پولی خدری کسێ پیرۆز مادەمە چی خوا هەیە قیامەت هەیە ئەم درم زۆر تەئمینە بەس والله ئەو در کە برزە چییە ئەم دەستی لۆ نامم بە حرامی کو خۆم شەرمەزاری بارەکەی خوددا دەکەم لەو ماری دنیاە چاک دەکەی حاجی ئیشەڵڵا قەت زەرەرێ ناکەی بە زۆر ئاگا لە کۆچەری بی کۆچەر جاحێر با ماری دنیا لە خشتەی نەباتە دەرێ کسێت تەئمین بە کۆچەر لە شەریکەیەک نەخۆمە بەس والله وبالله لە بۆ حرار و حرامی نییە لە من قەیمترە ئۆ خەی خوالێت بە زیاد بی کەوتاغت کۆر نەکردیمەوە دەبات چم برنجەکەی لێنم حاجی وەرەمت بە قەشتا حازرت ئەرێ حاجی نازانم بینەکە لۆم لێ هاتیە کە سەر خوار دەکەمەوە سرم دەسوڕە سرم دێشی دنکەشتەکەم پێ نابژێردێ هەو پیرۆز تازە تێزەعای بینەوە کسێ بە دامانەوە کەندێ دەزانم حاجی بەس ژانە سەرەکەم ێجگار زۆرە بێت تاقەتی کردیمە خوانەکەی پیرۆز کسێ بە قورعات و شتە کلێبم بە زگ دەدەم تەمەشای وەستەمە زی ناکەی کافر لێ بسلمان دەبیتن یا ڕەبی خوا سێبوریتدا تووشی نسیبەتەکی گەورە بووە ڕاز دەکەی پیرۆز ڕاز دەکەی مسیبەتەشی گەلە گەورەیە حاجی دەرێم لۆ ڕۆژەکی وەستامەجیدی داوەت ناکەی بهینێ مارێ خواردنەکی چاچی لۆ حازرکەین گوناحەت خوا بێ بنەوانە ئەش دەمبیلا ڕاز دەکەی پیرۆز وەستامەجید برادرێکی زۆر قەدیم و پیاوەکی زۆر وەفایە حاجی دەزانی وەستامەجید پیاوەکی چەند بە وەفا بوو ئەو کاتێمە دەستمان کورد بوو چەند بە کەرچی مەهات ڕاز دەکەی پیرۆز دوا دەسم سەرشی لێ دەم لە چایەخانەی مۆعیدێکی لێ وەردەگرم هەتا ڕۆژێک داعوەتی دەکەین دەهینەوە مارە ئینشاءالله حاجی دەبی کفتەک و دۆڵمەکی گەلک خۆشی لۆ لێنم دەزانی لەوانەیە گەلک لە مێژبی ئەو نەوە خواردنانەی نەخواردبی زۆر ساکە پیرۆز لەو تەلەفۆنم دێ تەلەفۆنە چلو شەریکەکەم بزانم بەو مادەنە هات نهات
باشە حاجی ئەمی دەچمی شتەکە سۆر دەکەمەوە لەسەر برنجی دادەنێم پیرۆز جێ لێبی ئاگادار بە سووری نەکەی زۆر چاوریش نەبێت چونکە لەبۆ لەو تەمانیمە زۆر خراپە چاوری سووری باشە باش شێرۆ کوڕم شێرۆ بابا ها لەوەرە بابە وەرە بڕەکەمیش پێتە شێرۆ بەسەر چاو ئەوە هاتم بابا بابا ئیشت هەبوو وەڵڵاهی کوڕم شێرۆ دەمەوێت سەرەکی لە مارێ مامت بدەم نازانمە تو چ دەری واللهی بابا ئیشەکی باش دەکەی خۆ لە مێژەمە ئاگامان لە دەنگ و باسیوان نییە وەڵڵاهی کوڕم بە تەمامە ئەو جارەی بچمە کرمان بە تەکلیفەکیان لێ بکەم تەکلیفی چ بابا وەڵڵاهی شێرۆ کوڕم قەت بزانم ڕازیان ناکەم بیان هینمەوە گوندی واللهی بابا زەحمەتە مامە ماری بینیتەوە گوندی چونکە وەختی خۆی کە باپیرم لەگە ماری ئیسماعیلاغەی لێ قەوماو ئەو مشکلە دروست بوو مامم هەرچی ملک و سەروەتی هەبوو هەمووی کردە بە دڵخین لە نەمونی دەستکورتی لێدار ڕۆی چووە ئەو گوندەی هەم کۆش لەوێن دەرێ ئامۆزایەکانم هەموو دامەزراینە ژن و ژون خوازیان کردیا وەزعیان باش بووە معناوێ زەحمەتە بێنەوە ئێرە یا خودە وەڵڵاهی کوڕم هەچەندی ئینسان لە مەفتەنی خۆی دوور کەوتەوە لە نەتیجەی هەر دەبی بێتەوە بەفتەن زۆر خۆشەویست ئەوەندە ژوەیە بابا بەران ماری مام چەند سارە لەوێن دەرێت لەگە خەرچی ئەو گوندەی تێکەر بووینە ئێستا وەچی وانیان لێ هاتیە ژن و ژوورخوازیان کەتیتە بینی کو دەتانن بێن کوڕم مامەت اختیار بووە حەز دەکا بێتەوە گوندی وەلەو وەختی خۆی لەسەر بینی مشکلەی تو و زارێ سوکە ئازیەکمان بوو بەرام 5-6 ساڵی پێچوە ئێستا هەر لە بیریشی نمایە بابا ئەگەر ئەتوو لۆ مەسەلی من و زارەی دەچی ئەوە من ئامادەمە بۆ خۆم لەگەرت بێم و قسەی لەگەر مامە بکەم بەران دەترسێم ئەتوو لە بەشتەشی دی بێ تاقەت بی چ شتێکی کوڕم بابا وەبیرت دێ وەختی خۆی کە لەگەر ماری کەریمی مشکیلەمان بوو وەچی کەریم شکایەتی لە من کرد من هەراتم چوومە شاری دوایە هەبوو کەریم و سەباح بەینیان تێک چوو کەریم گیرا کە ئەمن عەفوم لۆ دەرچوو هاتمەوە ئەتوو لە مارێ مامە بووی هاتم لەوێ ئەتوم هیناوە لەگە وەستا قادری پێکەوە خوا حافیزیمان لە مامم نەکرد دەترسێم ئەتوو لۆیە بچیدری مامم بدەیەوە کوڕم شێرۆ بەێ ئەو وەختی ئەنگۆ هاتن مامە چوو بووە شاری هەندە کورتان و مورتانی بەراداندا بوو چوو بزانی دەرچووە دەرنەچووە ئەمەش درمان ئەوەندە خۆش بوو ئەوەندە خۆش بوو خوامان بوو سعاتێک زووتر بێنەوە ماری بابا ئەمن زۆرم حەز لێ لەگەرت بێم و 1-2 ڕۆژان لە مارێمان ببینێمەوە بەران چاوەڕێی وەستا قادری دەکەم وەستا قادر چیشت بۆ وەستا قادریە شێرۆ ئەوی ڕاستی بی بابا وەستا قادر ئیشەشی لۆ دیتیمەوە هیچی چ گوتی جەماعەتی ئاساری هاتی نەگوتی بە تەمانە لەو گرد و مرد و دەور و بەرانە نییە بگەڕێن دەرێن ئاسار و شتی قەدیمەی تێدایە دیارە وەستا قادر ئەوانی دیتیە قسەی لەگە کردینە گوتی ئیشەکەم لۆ دیتەوە لەگەوان ئیشێ بکەی باشە شێرۆ شێ دەری ئەوانە سەر بە دایرەی ئاسارینا ئەدی بابە قابلە دزوو جەردە بن وەڵڵاهی کوڕم شێرۆ برێم چی ئەو زەمانەی ئاسار و شتی قەدیم پارەی باش دەکا و باشش دەفرۆشرێ بابە ئەمێن هەتا تەواو تەئکید نەکەم و نەزانم ئەوانە سەر بە دایرەی ئاسارینا ناچمەوە ئیشەی بکەم باشە شێرۆ کوڕم بەرێ وەستا قادر نەیگومانجێت چەندت دەدەنێ پارەت چەند لۆ سەرفەکەن وەڵە بابە گوتی 1000 دینارت دەدەنێ
تعجبم دەبینێ کوڕم 1000 دینار زۆرە حکومەتمان جێ ئەوەی کە تەعینی دەکات 200 دینارە 300 دینارە 150 دینارە پتر نییە آخر بابە وەستا قادگوتی ئەوانێت جەماعەتی ئاساری پێویستان بەیەکە چیا یەکەم خیندەوار بی دووەم شارەزای منتیقەکەی بی ئەو دوو سفەتەش هەردووشی لە من هەیە احتیمالە لەبەر هەندی ئەو پارە زۆرێ بدەن باشە کوڕم باشە شێر و زۆر داگا لە خۆبی کوڕم ئەگە لە بە خاتری منیش نەبی لە بە خاتری ئەو مندارانەی خۆت ئاگال لە خۆبی کوڕم بابە ئیشاڵڵا ئەمێن قەت شتە شیواناکە من بۆ خەفەتبار بن بەخۆشت دەزانی ئەمن لە منداریەوە هەتا ئێستا ڕۆژێک لە ڕۆژان شتەکەم نەکردی خەفەتم داویتە تو باشە شێرۆ گیان بەێ کوڕی خۆم ئەمن دەڕۆم ئەتو لێرە هەر ئیشەکی دەیکەی پرس بە وەستا قادری بکە دەزانیەوە پیاوەش چەند باشە دەزانی چەندمان بەکە لکات بەبێوی قوبورم نییە هیچ ئیشەکی بکەیت بە سەرچاو بابە هیچ خەمن نەبی وعد بلو هەموو شتێکی پرسی پێ بکەم چێ لە مارەیە سلام علیکم وعلیکم السلام وەزعت کوێ باشی شێرە کوی باشی وەزعت کوێ یا خۆ بەخێر دە فەرموو فەرموو یا الله فەرموو یا خۆ بەخێر بێت فەرموو یا خوا بەخێری وەستا قادر هەی خدا عافت کە گەلە بەخێری خدا سەلامەتت کە ئینشاءالله مندارەکانت بوونە کوڕم باشن ئینشاءالله وەڵا گەلە باشن دەستت ماز دەکەن یا خوا بەخێری خدا عافت کە یا ڕەبی ئەرێ وەستا قادر دەقسام کە برامە تو چت کردەوە لۆ من چت نەکردەوە جەماعەتی ئاسارت دیتەوە نەدیتەوە تازە پێش پێ تو لەگەڵمان باس شێرۆ لۆ مەسەلەکەی ئادی کورە برام ئەوێ ڕۆژە من وەچی لە شاری گەڕامەوە ماماجیە من هەرگەیشتمە دەورەی گوندی بەرێ تەمەشام کرد ئەفەندی مەفەندەکان لە دەورەی گوندی لەکن گردەکان هاوچیان دەکرد ئامن هەر سەلام لێکردن و ئەوان بخوانم لێ ڕاگرت گوتیان وەرە کاکە ئەتو چت کرد لە بۆ مۆزوعی زۆر باشە مۆزوعێکی گوتیادیەمە بەتومان نەگۆ پیاوەکمان لە پیاکە گوتم کاکە وەڵا من زەلام لەنگۆ پیا کردی انتیزارین گۆ دەکا ئێستا نازان منگۆ چ دەرێن واللهی وەستا قادر کاکە ئەوانیش برێتیان گۆ گوتیان بڕۆ بیهینە بابیبی نودوو قسەی لەگە دەکەین جوانە وەستا قادر واللهی ئەمە زۆرم پێ خۆشە بەران پێش ئەوەی ئەتوبەی تازە بام قسەچی کرد لە درم بۆ مەرە بابت قسەی چی کرد ئەوی ڕاستی بیگوتی کوڕم ئەمن نەمزانیە حکومەت خەرشی تەعین کەمانجی بە 1000 دیناری عادەتەن هەر 100 دینارێک دەدرێ ئەوانە کو 1000 دیناری دەدەنە تو کاکە ئێستا دەرێن منەزەمە و شتووا پێیا بوونە یارمەتی دایران دەدەن ئەوانە دەگەڕێن خەنجەرە گۆسکەچی قەدیمە شتەکی قەدیم پارچە شتەکی ئاسار ببینەوە کەفی ئەو دییانە پێدێ وڵی ئەوە نەژوێ وەستا قادر باش شادی کەنجی بچین سەریان لێ بدەین وڵی شێرەوە من ئێستا دەچمەوە مارێ پارەنانە چی دەخۆم و ئیسراعەتە چی دەکەم لە دوایە تو ژوەرە ئیشاڵە پێکڕاچی سەرچان لێ بدەین زۆر چاکە بەس کاکە دەر لێرە پاردەوە پارەنانەکەی لێرە بخۆ ئیسراحاتی شە لێرە بکە قابلە ئێرە مارێکیە خوا بە زیادی کە فەرقی نییە بەرەندەی بچمەوە ئێستا منداریش انتیزارم دەکەن هەر دەستی وەستا قادر وەڵام حاجی دەبێ بڕۆمەوە جا من خێر بێ سەرچاو مەستا ئەوە شێر و قالمە بوزەشی منە بەڵکو پارچەشی بدە منگۆ لە خۆتان بکەنە ماستا و بوزا و شتیوە خوا خێرت بنووسی زۆر منە پێی زۆزتێ ناکا وەستا قادر بەرەمە حاجی مەجیدی نبینی مەجیدی چایسی کۆمان نایبینی دەبی وەسعی کوبی وەستا مەجید بەرەوەڵە ماماجی ئاغرب جاری کە دەچمە شاری سەرچی لێ دەم و چایشی لەکن دەخۆ وەسعی کوڵام وەڵا فەقیرەی وەتیژنەکەی مردی عاری زۆر پەرێشایەوەڕە وەستا مەجید ناحەق نییە بابە هەر کەسەشی لە جێوی باتوشی ئەو بەرا موسیبەتێت بە پشتی دەشکە ئەوەن دەژوێ شێرۆ هەر کەسەچی دیبا لە جێوی ستەلەوی خراتری بەسەدات ڕاست وەستا قادر ئەگەر توێ شاری زۆر سەلام لە وەستا مەجیدی بکە ئیشاءالله مام حاجی ئەو جارە بچمە شاری خصوصی لە بەخاتی تو سەری لێت خاترت خۆش بی گەلێک مەمنون ئیشاءالله دەی ئەو جا من دەڕۆم بێم لە بوزەکەی هەرە ناف سیارەیە دەوەرە بوزەکەی بەشێر ئەوە هاتم بابەوە دەچم بوزەکەی زار و کوڕم هەڕوو بيكون بيقدر سبب بيبان. السلام عليكم والسلام. وعليكم السلام ورحمة الله وبركاته. صحتك خير وارنج توانية
والله طاقت دیاری والله بلێمکو مەکافەکو بێتاقەت نەبوو خوا سەلامت کا دنیا هەندەی ناینێ نا كنا كاشي من كوهن دينايني أتو آقا لحالي من نية حرمك نبي لماري خزمتك ما بكا آقا أتشي لو من دارا نبي بمن ناري دوايا چيزا كسمه وتسور ريخوي باشە پەخشانی کچ نای یارمەتێکتان بدا ئاگایەکی لێتان بێ بخواي بري والله حفتي زارة شي دي شي وقت مالو دكا وزب شي من دارا كان دشوا وماركي باق دكاتوا كاكا بي صاحب مالو من دارا هرندي بيدكري مارشي لما دوره او لو سري شاري واما لو سري شاري ئەوەندە ژوەیەوە بەس خۆ توش دەبێ خەمێک لە خۆت بخۆی خەمی چ لە خۆم جەبار ژنێکی بینە ژن شن ئەرێ وەڵا ژن ئەم کاتو بە ناری لەو ژنەکی ناینی بە تو جەبار هەستە وەرە وەرە خۆرم هەڵگورد دوو سامانۆ بینە بەر ڕۆژێ لە خۆ لە بەر ڕۆژێ دادەنیشم باشە بابم کاک زەباتەوە قسەیە دەکەی ئەو پیرە و ژنینان ئەخەم تازە چەند بەبەرەوەما عافوتکە کورە وەستا مەجید بەخوای عمرت زۆری بەبرەوەما بەس بە بەلاش خۆ دوا لێ کردووە بە هەمووی زۆر 5 سال 6 سالم گەورت ئێستا بڕۆ سبوغێک لەو سبوغانە لەسەری خۆت بدا بەخوای دەبیتەوە گەنجێکی 25 سال خوا عافوتکە والله زمان كنا برام منك قسم زاري مداوا تازه لو كنت في شيء من دكا ئەو بەڕاستە وەستا مەجید بڕوا بکە کچی ئەم زەمانە هەر حەز دەکەن مێر بە پیر بکەن برێلۆ لو شیژی ئەو زەمانەی کەیفیان بەگەز نایە لو چونکە هەر کە پارەیان بوو یەکسەر دەڕۆن لە خارج والله وده شوي بەس پیاوێکی بە تەمەنی وەکت و خانەدان پیاوی ناپیاوان پیاوی معقول حەز دەکەن مێر بە تو بکەن والله وين گەنجی ئەوڕۆ هەر کە پارەی بوو لە خۆی هەردەدا والله زبار قصتي وهات كر درت هاي اسمه خرج فرد وعفتك والله ليش كنت مشغول كدم وەستا مەجید ئەو کەسە مێشکی مەشغولە کە پارەی نییە ئەلحەمدولیلا خۆ تو پارەت هەیە خۆ ناری پارەم نییە لا والله بينا كرم بينا خينا داني خۆش بکڕم داني كرم داني براك قال بخير دي والله الحمد لله حيتم انا بنبي بلا عن مشكلة ما اشتكي ديا شتی چی والله زبار ما فكر عندي ذاك مؤد او مدارانة سنين كم ها والله باسي شنيناني انا لقبكم حتى انا كم لدولي دشيتم ذاك وعافتك ئێمارت خراپ نەبێ خۆ نارین یەکسەر بۆیان باس وردە لەسەر خۆ بۆیان باس والله وأنا شوية زبار بران أو نوع موضوعنا دبيلي بقنا نبي وردة بنرمي بالصبري نهبي بليلي بكي وعفوتك والله وەستا مەجید ئەو ئیشەی تو ببێ نەبێ هیچ مەسلحەتی منتیان وين بەس تەنیا ئەوە نەبێ برادەری و حەزەکەم لەو خەمە قوتاری زور ممنونم زبار والله هيش شكم قمان من الحمدي نية دزانم والله خوالا من نفسيني خوافو فقدك وەستا مەجید ئەگەر توشن بێنی وەزعت باش دەبێ مندارەکان دادەمرکێن بەس تو تەمەشای مندارەکان کەمدە هەر دەرێ منداری یەخسیرن والله زبار خو وند شوية يكون قام بينم هلا بخاطري وان بينم بدنا نعمل وجدن علي والله هاي لا كل زبار بيني خوما فيها لكن كسب حسنكي نبي تدور صاخاني عالم كيم بقى كل رديني من اول ناوشي نانا خەمن نەبێ نەگوێم لێ بووە نەبیستنەوە نەخسەشم کردیە ئەو زامن وە بزان بڕۆم باشە اوها ئەرێ وەڵا خزمەتێک کارێک يا خوما پارەکەش دەمێ باريس وهذا قورة خزالي والنام وصلت تصبح صوت خويا كذب نانا خەمن نەبێ ئینشەڵا بەدری تۆ بێ يا خوما خير في سلسها ومزمن كل من صار لجوي قاي مستيما اي عام فريم زباد لقبي دوتانا كل والله وساك